هاوبەشانمان 1992 هەتا 1995 دەتوانم برێم هاوبەشانمان بە دەقیقی 1992 بەرەو سەرەوە کەمەکی زیاتر هاوبەشانی ماڵن، ینی هاوڵاتینە. بۆیە ئەگە بزانین هاوڵاتین چەند قازانج دەکاتن لێرانە، هەتاکو بری 6 مەتر مکعب هاوڵاتی ئەگە ئەو بڕێ بەکارهێنابیتن لە ڕێنمایی ژمارەیە ساڵی 2010 هاوڵاتی 25750 دیاری لێوەردەگیرە. ئێستاکە دوای هەموارکردنەوە دەرچوونی ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 ئێستا 19750 دیاری لێوەردەگیرێتن. جیاوازیەکە دەکات 6000 دینار. ڕێژەی کەمکردنەوەکە 23% کەم کراوەتەوە. زیاتر لە بڕی 6 مەتر سێجا لە هەر مانگێک ئەو بڕە لە 2000 ئێستا کرایتە 600 بە هەمان بڕیش ماوەتەوە بەڕێزان. ینی ئەوە پێشتر 6 هەتا 6 مەتر مکعب کەمی اقتصادیەکە بوو، ئێستاکە هەمان 6 مەتر مکعب مایتەوە، دەستکاری بڕەکەی نەکرایە. هەر هاوڵاتیەک ئەو بڕە ئاوەی کەوا بە پێوەر بەکاری دەینیتن بە پێوە لەسەری حسێبە تاکو دەگاتە 45000 دینار. لە 45000 دینار ئەگە زیاتری بۆ بێتەوە سەقفی پارە وەرگرتن 45000 تهدید کرایە. یعنی ئەگە زیاتریشی بەکارهێنا بوو لە 45000 زیاتر وەرناگیرێت لە هاوڵاتی. ئەوەش بابەتی دووەمە لە یەک مانگ. بەڵێ یعنی سەقفی بەکارهێنان ئەگە زیاتریشی بەکارهێنا بوو، چکە ئەمە لێرەمە بەسمان بەڕاستی زیاتر ئەوەی کە هاوڵاتی خۆی بگونجێنیتن، هۆشیار بیتەوە لەوەی کەوا پێوەری ئاو بە پێوەری ئاو چ بڕێک ئاو بەکاردەینیتن.